ئەمە جاری یەکەم و دووەمیان نییە هەواڵە بڵاوکەنەوە جارێکیان وە ڕاستگەڕا بەڵام دواتر بە ناچاری وایان کرد کە ئۆتۆمبیلەکان بێتەوە سەرجادە و بگرێت تا ئێستاش زیاد لە پێویست و زیاد لە ڕادە ئۆتۆمبیلەکان داخڵ بووە نزیکی چۆتە 55,000 بۆ 6,000 سارە بۆتەوە هیچ حکوومەتی دەسەڵاتی نییە بەسەر ئەم سارانە بگرێ یعنی ئەتوانن هەم حکوومەت ئیسفادەیەکی زیاد لە پێویست ئەکا بەرامبەرم سارانە گەشتێکیان بۆ بکە هەم خەڵکیش لەو دڵڕاوشەیە هێتە دەرەوە و ئاسایی خەڵک و سارێکە یکرە بەڵام ئەگەر هەروە بێت هیچ کەسێک ئامادە نییە ماڵی خۆی باتە دەست حکوومەت کە حکوومەتێک ئەگەر خۆی ڕێگە خۆشنەکە من و تۆ ناتوانین یعنی چرخێک لە سنوورەکانەوە بینینە ناو خاشی عێراقەوە ئەگەر ڕێگەی پێنەیە هەڵبەت خۆی ڕێگەی پێیاوە بەڵام چۆن ڕێگەی پیاوە چۆن نایخوێنێتەوە ئەمەیان کەس قبوڵی ناکە 55,000 سارێ من پرسیارە لە تۆکەم زۆر مەفرەزەی قایمدانن ئەو پەڕەکەی توانیان 5,000 سارە بگرن ئەی چی لە پەنجاکەی کەیەکە ناتوانن هیچ حکوومەتی دەسەڵاتی نییە وە لەو شتەکەش کە خۆیان داخڵیان کردووە خۆیان ڕێگە خۆشکردبوونە خۆیان بۆ خەڵکیانێنەوە ئەژینا ئێسەوتە من و تۆچین هەرچی سەیتەری سلێمانی چواردەورێتی ئەگەڕین کەس ناتوانێت بڵێ بۆواکەی کەس ناتوانێت بڵێ قاچە خواردان ئەمە چییە ڕێگە خۆشکەری خۆیان داخڵیان کردووە سارەکەش زیاد لە پێویستە خەڵک تا ڕادەیەک دڵە ڕاوچێ هەیە بەڵام زیاترین هەواڵەکان پروپاگەندەیە بڵاوبێتەوە هەواڵی گرتن کاریگەری تا ڕادەیەک دروستەکە بەڵام ئەم هەواڵانەی دوایی کە بڵاوبێتەوە دڵنیاتانەکەمەوە بۆ کەناڵەکەی ئێوەش و بۆ بەڕێزانی بۆ هەموو هاوڵاتیان هەمووی درۆ پروپاگەندەیە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە ڕۆژانە تا ئێساش هەموو ڕۆژێک و هەموو شەوێک نزیکی 20 بۆ 25 سارە داخڵە بێت و ئەگەر ئاواش بڕوان نزیکی 20 بۆ 25,000 سارێک کەماوە داخڵ بێ بۆ عێراق ئەو کاتە هیچ حکوومەتی دەسەڵاتی نییە ئەگەر بێت و حکوومەت بڕیارێ دەرکا بە ئاڕەمکردنیان یان بە ڕقمکردنیان تابلۆیان پێ بەخشێ حکوومەت ئەتوانێت ئیسفادەیەکی چوارقات بۆ وەکو شارێکی داماوی بە ناو شاری هەڵەبجە سرف کاتەوە داهاتەکەی ئەتوانێت بێت بانێ بڵێ من تابلۆی هەڵەبجیان پێ بەخشم با داهاتەکەی بۆ هەڵەبجە سرف کرێتەوە بەڵام ئەمە جارێ خۆیان لە مەسلحەتی خۆیان ئەتیاماون و خەڵکیش لەم بینایەتیاماوە بەڵام ڕۆژانە خەڵک هەریەت و بەردەوام داغڵە بێت و ئەکردرێت و ئەفرۆشرێت بازاڕی ناوەستێ خەڵک زیاتر و زیاتر حەزی بۆم سارانە